لەگەڵ وەڕێز دکتۆر مەیسەر شەمەریان ئەندامی ڕەوتی حکمەی نیشتیمانی گفتوگۆکەم کە لە بەغدا و لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. ئەو هۆشداری مالیکی لە چیوە سەرچاوەی گرتووە؟ ئایا شتێکی وا لە ئارادا هەیە یان ئەمە تەنها هۆشدارێکی و مالیکی داوێتی بە گوێ عێراقیەکانە؟ شەوی ئێوە باش، سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرە بەڕێزەکان. ئێمە هیچ ناکۆکرین لەگەڵ ئەو داواکاریانەی ئەم کۆتاییە، بەڵام ڕێگە نادەین بە بوونەوەی ڕووبوونی ڕووبەرێک بۆ دووبارە گەڕانەوەی حزبی بەحسی عێراقی کە قەدەغەکراوە لەبەر ئەوەی کە لا دەستور و یاسادا حزبێکی ڕەتکراوەیە و هەروەها ڕێگە لە هەموو چالاکێک گیراوە کە لە ژێر ناوی حزبی بەعزدا لە عێراق ئەنجام بدرێ. ئەم دامەزراوەیانە جەختیان لەوە کردوتەوە کە نابێت بە هیچ شێوەیەک جارێکی دیکە سێبەری حزبێکی لەو شێوەیەش بتوانێت لە ڕووبەرێکی ئەم وڵاتەدا چالاکیەکانی خۆی ئەنجام بدات. هەروەها جگە لە دەقە دەستوریەکان دەقە یاساییەکانیش جەختیان لەوە کردوتەوە کە بە تایبەت یاسای لێپرسینەوە کە ئەوەی بووە هۆی دەرکردنی یاسایەکی لەو جۆرە و وروژاندنی یاسایەکی لەو شێوەیە بوونی پاشماوەکانی حزبی بەعز بوو. ئاما جیا لەمەش ئەو ماوەیە لە ماوەکانی ڕابردووشدا هەوڵی زۆر دراوە، هەروەها ئەو لایەنە هەوڵی گەلێکی داوە بۆ ئەوەی جارێکی دیکە ئەو حزبە زیندوو بکاتەوە. ئێمە داوا هەوڵی داوە حزبە زیندوو بکاتەوە. دکتۆر تتأكد من جميع الشخصيات بعدم انتمائها إلى يعني أعتقد واتە من پێم وایە هەندێک کەساتی هەن کە لەوانەیە ئینتیمایان هەبی بۆ حزبی بەعز لە دەرەوەی چوارچێوەکەدا، بەڵام بە شێوەیەکی کردداری بوونی حزبی بەعز لە ناو عێراق نە چالاکیەکی هەیە ئەو نا ئاراستەیەکی ڕاستەقینەی هەیە لە ناوخۆی عێراق. ئێمە وەکو هێزی دەوڵات هەڵوێستمان ڕوون و ئاشکرایە کە ڕێگە نادەین کە هیچ چالاکیەکی ئەو حزبە لە ناو عێراقدا هەبێت و بەڵام هەروەها ئێمە بە گوێرە یاسا و دەستور دەجوڵینەوە و ڕەفتار لەگەڵ ئەو دۆستیە دەکەن بەوەی کە ئەو حزبە حزبێکی نەک بڵێ تۆمەتبارە بەڵکو تاوانبارە. ئەگەر من بە ڕەشکاوانە پێ دەڵێم لە ئێمە دەستخۆشی لەو دامەزراوانە دەکەین کە هەمیشە هەڵوێستی خۆیان لە ڕێگریکردن لە گەڕانەوەی ئەو حزبە نیشان دەدەن. هەروەها بۆ ئەگەر من بە ڕاشکاوانی بۆت باز بکە سیستەمی سیاسی لە عێراق دوای ساڵی 2023 توانیویەتی پرۆسەیەکی سیاسی بەردەوام بکات و چەندین خاڵی ئەرێنیشی تێدا بووە و شاقامی توانیویەتی کە دژی ئەو بۆ چوونانە بوەستێتەوە کە پێشتر لە سەردەمی حزبی بەعز پیادە دەکران لە شقا لە ناو. بەڵام دکتۆرەوەی مالیکی ئێڵێت ئەوی مالیکی ئێڵێتەوە هۆشداری کە ئێستا مالیکی داوێتی لەوانەیە لە لای هاوڵاتی ئاسایی عێراقی ئێستا جێگەی مەترسی بێ. هۆشدارەکەی هێندە جددیە، هێندە باز لاگەری گەڕانەوە کات و دەڵێت چالاکیان هەیە و لە وڵاتانی هەرێمایەتیەوە کە وڵاتی گەورن پاڵپشتیەکرێن و ئامادەکرێنەوە جارێکی دیکە. هیچ شتێکی ئاوا هەیە یانەمە چی بوو مالیکی وتی؟ لەوانەیە
قد تكون لەوانەیە لە ڕووی یاساییەوە من باز دەکەم بۆ چون هیچ بەهایەک بۆ چالاکیەکانی حەزبی بەعەس نییە. هەندێک کەس هیچ بەهایەکیان نییە کە لە دەرەوەی عێراق جوڵەیان هەیە حەزبی بەعەستن لە مادەی 7 و چەندین مادەی دیکەی ناو دەستور ئەمە جەختی لەسەر کراوەتەوە و بەڕوونی دانی پێدانراوە کە هەر چالاکیەک لە حزبی بەعسەوە لە ناو عێراق بە تاوان هەژمار کراوە. ئەگەر ئێمە بپرسین ئایا هیچ ئەگەرێکەیە بۆ گەڕانەوەی چالاکیەکانی حزبی بەعس لە ناو عێراق، من پێ دەڵێم بە ڕاشکاوانە بە هیچ شێوەیەک ئەوان ناتوانن جارێکی دیکە دەست بە چالاکیەکانیان بکەنەوە. ئەگەر گریمانەی ئەوەش بکەین کە هەندێک لە ئەندامەکانی ئەو حەزبە لە ناو عێراق بە شێوەیەکی نهێنی چالاکیەکانیان پیادەی چالاکیەکانیان بکەن، ئەو کات خۆیان لە بەردەم یاسا دەبیننەوە و هەروەها دەوڵەتیش پشتیوانی لەو ڕێکارانە دەکات کە بەرامبەر ئەو کەسانە دەگرێنە بەر. من بۆ تۆ لە ڕووی یاسایی و باسی ئەو بابەتە دەکەم. لە یاسادا حزبی بەعەس بە حزبێکی قەدەغەکراو ناسێنراوە و هەر ڕێکخراوێکی دیکەش کە هاوشێوەی حزبی بەعەس بێت لە ناو عێراقدا ڕێگە پێ نەدراوە. پێویستە بە گوێرەی ئەو دەقە یاساییانە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەو حزبە بکرێت یا خۆت هاوشێوەکانی ئەو حزبە بکرێت کە وەکو تاوانبار مامەڵەی لەگەڵدا بکرێت. بەڵێ سپاس بەڕێز دکتۆر مەیسەر شەمەری ئەندامی ڕەوتی حکومەی نیشتیمانی. بەڵێ دکتۆر سپاس بۆ بەشداریتان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان دکتۆر.